کۆمپانیای یوتیلسات کە بارگاکەی لە فەڕەنسایە پێشتر ڕۆژ تیڤی داخست هەفتەی پێشووش پەخشی تەلەڤیزیۆنی مەدنوچەی ڕاگرت. هەمان کۆمپانیا دوێنێ پەخشی نەورۆز تیڤی ڕاگرت. پرسیار لێرەدا ئەوەیە کە بۆچی کۆمپانیای یوتیلسات ئەو تەلەڤیزیۆنانە دادەخات. وەڵامی ئەو پرسیارانە لە بەڵگەی پەیوەندیەکانی نێوان دەسەڵاتدارانی ئاکەپە و کۆمپانیاکەدا دەردەکەوێت. دەسەڵاتدارێتی ئاکەپە لە باکووری کوردستان و تورکیا بە بڕیارێک 12 تەلەڤیزیۆن و 11 ڕادیۆی داخست. لە هەمان کادا لەسەر داوای حکوومەتەکەی ئاکەپە کۆمپانیای یوتیلسات شاشەی تەلەڤیزیۆنی مەدنوچەی ڕەشکرد. هەمان کۆمپانیا دوێنێ شاشەی نەورۆز تیڤیشی ڕەشکرد. کاتێک لە سیاسەتەکانی ئاکەپە دەڕوانین کە دژ بە کورد و هێزە دیموکراتی خوازەکان پەیڕەوی دەکات تێدەگەین لەوەی کە بۆچی ڕاگەیاندنی ئازاد تیرۆر دەکەن. بەڵام هەڵوێستی کۆمپانیای کە لە وڵاتێکی وەک فەڕەنسا بێ بەڕاستی جێگەی پرسیارە. ڕۆژنامەوان فەرداچەتین لە نووسینێکیدا کە لە ڕۆژنامەی یەنی ئۆزگور پۆلیتیکا بڵاوی کردوێتەوە نهێنیە و پرسیارەی ئاشکرا کردووە. لە نووسینەکەیدا فەردا ڕایگەیاندووە یوتیلسات گەورەترین تۆڕی بڵاوکردنەوەیە لە ئەوروپا بۆ 40 دەوڵەت خزمەتگوزاری ڕاگەیاندن و ئینتەرنێت دابین دەکات بەوەش لە قارەکانی ئاسیا، ئەفریقا و ئەوروپادا خۆی دەگەیەنێتە ماڵی 165 ملیۆن کەس. ئەوەی کە سەرنجی مرۆڤ زیاتر ڕادەکێشێ ئەوەیە کە بەرپرسانی و کۆمپانیایە تورکن. هەروەها کۆمپانیایە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی دەوڵەتی تورک وەک تورکسێل، تورک تێلیکۆم، دیگی تورک و ژمارەیەک تر کۆمپانیای گەورەی تورکیا کار دەکات و هاوکاری یەکترن. بەپێی ڕێکەوتنامەیەکی نێوان یوتیلسات و دەوڵەتی تورک کۆمپانیای یوتیلسات تا ساڵی 2020 بڕیارە 3 مانگی دەستکرا ئامادە بکات بۆ دەوڵەتی تورک. بۆ ئەوەش پارەیەکی زۆریان داوە بەو کۆمپانیایە و هەرچیش داوا بکەن یوتیلسات بۆیان جێبەجێ دەکات. ئەو کۆمپانیایە دوو تورکی کردوتە بەرپرسی بەڵای کارەکانی. کەسێکیان بەناوی عالی کۆرور کردوتە بەرپرسیاری کاری دەرەوەی هەرێمی ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوین. ئەوکات عومەر کاراتاشیش کراوە بە بەرپرسی کڕێن و فرۆشتنی ئەو کۆمپانیایە. ئەوەش دەرخەری ڕاستی پەیوەندی ئابووری و بازرگانی نێوانە کۆمپانیایە و دەوڵەتی تورک ڕوون دەکاتەوە. کاتێ سەرکۆماری فەڕەنسا فرانسۆ هۆڵەند لە 21 مانگیەکی ساڵی 2014 سەردانی تورکیا کرد بەرپرسانی کۆمپانیای یوتیلساتیشی لەگەڵ خۆی بردبوو. ئەوەش دەری دەخات کە ئەو کۆمپانیایە بۆ دەرامەتی ئابووری فەڕەنسا چەند بەنرخە. بەڵام لە ڕووی یاسانە دەوڵەتیەکانەوە پەیوەندیەکانیان پەیوەندیەکی زۆر چەپەڵە. بە دیاریکراوی ڕۆژی 4 ساڵی 2015 گۆڤاری ئەڵمانی دەشپی خەڵاشکرای کردبوو کە کۆمپانیای یوتیلسات هێڵی ئینتەرنێت بۆ چەتەکانی داعش لە سووریا و عێراق دابین دەکات. ئەوەشان لە ڕێگەی دەوڵەتی تورکەوە کردووە. یوتیلسات لە ماوەی 15 ساڵدا لانی کەم 6 جار بڕیاری ڕاگررتنی پەخشی تەلەڤیزیۆنەکانیان داوە. بەڵام تا ئێستا ئەو کۆمپانیایە هێڵی ئینتەرنێتی چەتەکانی داعشی دانەخستووە. ساڵی 1999 ئەمانە ئەو کۆمپانیایە پەخشی تەلەڤیزیۆنی سربیای ڕاگردەوەش پاشەوە هات کە هێزەکانی ناتۆ هێرشەکانیان بۆ سەر یوگۆسلافیا ڕاگررت بوو. هەروەها پەخشی تەلەڤیزیۆنی ئەلمەناری حیزبوڵاشی ڕاگررت بوو. ساڵی 2008 تا ساڵی 2010 دوو تەلەڤیزیۆنی وڵاتانی چین و ڕووسیاشان داخست. ساڵی 2012 ڕۆژ تیڤیان داخست. بەو بڕیارانیان ئاشکرایان کرد کە یوتیلسات کۆمپانیایەکە لە دەستی دەوڵەتی تورکدایە و با بڕیاری ئەوان هەر ناوەندێکی ڕاگەیاندن دادەخات.